بەپێی بڕیاری ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە کۆبوونەوەکان چواری بەرەبەیانی ئەمڕۆ بوو بڕیار درراوە کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان شەشی تشرینی دووەم بەڕێوە بچێت، بەڵام سەبارەت بە چۆنیەتی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان کۆمەڵێک یاسا هەموار کراونەتەوە. ئەم یاسایانی هەڵبژاردن کە لە عێراق هەموار دەکرێتەوە تا چەندە دەتوانێت پرۆسێکی سەرکەوتوی هەڵبژاردن بەڕێوە بات. پێشووتر ئەزمموی خراپمان هەبووە لە هەڵبژاردن لە عێراقدا بۆ ماوەی 1 ساڵ مشتومڕ لەسەر ئەنجامی دەنگەکان و هەروەها بوونی ساختەکاری یا دەستێوەردان لە ئەنجامەکاندا هەبووە. زیاتر قسە دەکەم بەڕێز هۆگر چەتۆ سەرۆکی تۆڕی شەمس لە سلێمانیەوە لەگەڵم دەبێت لەگەڵ بەڕێزیان لەم بارەوە قسە دەکەم. بەڕێز هۆگر ئەم کاتت باش. ئەمەی وزانم کەم یاسایی کە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە دەنگی لەسەر دراوە بە تایبەتی پەسەند کراوە بۆ هەمواری چەند مادێکی یاساکە بەوەی کە هەڵبژاردنەکە ئەلکترۆنی بێت، جیاکردنەوەی دەنگەکان ئەلکترۆنی بێت و دواتر بەدەستی ئەنجامەکان پشتڕاست بکرێتەوە. عێراق ئەتوانێت ئەم شێوازە هەڵبژاردنە بەڕێوە ببات؟ ئەزمموی پێشووترمان چۆن بۆ لەم بوارەدا؟ زۆر سپاس. سڵاو لە تۆوە لە بینەرانی کوردستان 24 و جەژنی نەورۆزیش لە گەلی کوردستان پیرۆز بێت. بێشک با بڵێم پێشبینی کراو بوو کە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کوتلەی گەورەی ناو ئەنجومەنەکە دەیەوێت بەر لە هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز یاسای تایبەت بە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی پارێزگاکان تێبپەڕێنێ و دەنجی لەسەر بدرێ. ئەوەی کە با بڵێن لە یاساکە هاتووە ئەمەی با بڵێن تا ئێستا دەنجی لەسەر دراوە، ئەمانە نوێنین. لە ساڵی 2018 کار بەو یاسایە کرا، لە دوای تشرین یاسایەکی تازە هاتە پێش کە مغادرەی نیزامی لیست یا قائمە بۆ هەڵبژاردننی فەردی. ئێستا ئەمە گەڕاینەوەتەوە پێش تشرین و ئەوەی کە با بڵێن نوێ بێ بەشێکی بە قەراری مەحکەمەی ئیتیحادی ناچار کراون کە پیادەی بکەن، بەشێکیشی پێشبینی و با بڵێن بۆچوونی ئیرادەی سیاسی ئەو کوتەلانەیە کە ئێستا زۆرینەن لە پەرلەمان. گرنگترینیان ئەوەی جەنابت گوتت وەکو ئیستیجابە لە بۆ مەحکەمەی ئیتیحادی ئەو ئەزمونەش هەبووە کە با بڵێن هەژماری هەموو ئەو سیستەمە ئەلکترۆنیانی بەکار هاتووە لە ڕابردوو بەکار دەهێنرێت، چ لە عودەی تەحقق کە دەنگدەر لە ڕێی کارتی بایۆمەتری یا درێژخایەن تاکید دەکرێتەوە کە ئەو دەنگدەرە ئەو کەسەیە کە دەنگەدا، چ ئەوەی کە پسوولەی دەنگدانەکان بە ئەلکترۆنی هەژمار دەکرێن، چ ئەوەی لە ڕێی ناقل وەسەتی ناقل لە شوێنی دەنگدانەوە دەنێردرێ بۆ تالی سنتەر لە بەغدا. ئەمەی کە ئێستا ئیزافە کراوە ئەوەیە کە پێشتر تەنها یەک لە محەتەی یەکەم با بڵێن عەد و فەرزی یەدەوی بۆ دەکرا بۆ ئەوەی مطابقە بکەن لەگەڵ ئەلکترۆنیەکە. ئەگەر ڕێژەی هەڵە کەمتر بوو لە 500 ئەلکترۆنیەکە حسابە کرد و دەچێتە پێش، ئەگەر نا عەد و فەرزی یەدەوی. ئێستا بەپێی قەراری مەحکەمەی ئیتیحادی و ئەوەی دەنجی لەسەردراوە لە هەموو وێزگەکان هەم ینی ئەلکترۆنیەن دەکرێت، بەڵام بەر لە ڕناردنی عەد و فەرزی یەدەوی دەکرێت. ئەگەر ڕێژەی هەڵە لە بینی عەد و فەرزی یەدەوی و ئەلکترۆنی زیاتر بوو لە 500 ئەوە دەنێردرێ بۆ تالی سنتەر، ئەگەر کەمتر بوو عەد و فەرزی یەدەوی حساب دەکرێت. باشە پێتان وایە بەم جۆرە جیاکردنەوەی دەنگەکان و پەیڕۆکردنی ئەم میکانیزمە هیچ لە ئەم بابەتەوە ناکۆکی نێوان لایەنەکان دەگۆڕێت؟ ئایا پێتان وایە جیاکردنەوەی ئەم دەنگانە هەم بە ئەلکترۆنی هەم بە دەستی کاتێکی زۆر ناخایەنێت، ئەمە پرۆسەکە دوا ناخات؟ بەڵێ حقت ئەوەی کە هاتووە ئەگەر بە حوسنە نیە سەیریکەین ئەوەیە مەزید منە تاکیدیان زێدەتر تاکید بوونەوەی لەوەی کە دەنگەکان بە سەلامەتی چوون و هیچ دەستکاریەک یا ساختەیەک تێدا نەکراوە. بەڵام خۆی هەر لەگەڵ ئەوەش با بڵێن زۆرێک لە تەناقوز هەیە لەبەرەوەی لە ئەسڵدا ئەوەیش نوێ لە یاساکە کە دەڵێن دەبێت لە 24 کاتژمێردا دەرەنجامی بەرایی ڕابگەیەندرێ. فبەنەتیجە هەمان ئەو سیناریۆی 2021 دووبارە دەبێتەوە کە کۆمسیۆن ناچار دەکرێت بە یاسا کە با بڵێن بڕیار یا ڕاگەیاندنی سەرەتایی ڕابگەینێ و بەپێی ئەو سیستەمەی کە ئێستا قسەی لەسەر دەکرێت بێشک بەشێکی زۆری نەتائجەکان ممکنە 20% دوا دەکەوێت بۆ ئەوەی دەنێردرێتە مەراکزی فەرعی لەوێ تاکید دەکرێتەوە پاش دڵنیابوونەوە ئینجا دەنگەکان داخلەکرێت. بۆیە بە بۆچوونی من با بڵێن یاساکە خۆی لە خۆیدا پرۆسێسەکە دوور درێژتر دەکا، زەحمەتتری دەکا، چونکە وەکو نەس داڕێشتن ئاسانە، بەڵام لە تەطبیق ئاریشەی زۆر هەیە، گرفتی زۆر دێتە پێش. بۆیە
ممکنە دەرەنجامی هەڵبژاردنەکانی کە باسی لێوە دەکرێت دوا بکەوێت ڕاستە لە 24 کاتژمێر یاساکە دەڵێ دەبێ بەرایی بێ بەڵام ڕێژەیەکی کەم دەبێ واگەریە لە نهاییەکە فەرق زۆر بکە فەمە یەکێکە لەو پێشاتانەی کە نوێیە و پێشاتێکی تری نوێ عادەتەن لە یاساکان ئەنجومەنی وەزیران بە ڕاوێژ لەگەڵ کۆمسیۆنی باڵا کاتی هەڵبژاردننی دیاری دەکرد لە ئێستادا لە ناو یاساکە کاتەکەیان دیاری کرد چکە گومانیان ممکنە لەوە هەبێ کە حکوومەت یا کۆمسیۆنی هەڵبژاردن نیانەوێ هەڵبژاردن لەو ساتە ئەنجام بدەن بۆی خستویانەتە ناو یاساکە و قانونیش مولزەمە بۆ هەموو ئەطرافی تری حکوومەت بێ یا کۆمسیۆن بۆ ێشە شیانزە ئەو هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بەڕێوە دەچێت بەپێ ئەو تێکستە یاسایی کە ئێستا لەبەردەست باشە نوێکردنەوەی تۆماری دەنگدەران تا ئێستا لەلایەن حکوومەتی عێراقەوە تەواو نەکراوە کار بە هەمان تۆماری دەنگدەرانی پێشوو دەکرێت هەرچەندە بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستانیش حکوومەت داوای کردووە کە تۆماری دەنگدەران نوێ بکرێتەوە بە تایبەتی مە بزانم ئەمە چه کاریگەریەکی لەسەر بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان و ڕێژەی دەنگەکان دەبێت ئەمە بە چه شێوازێک دەکرێت ڕێک بخرێتەوە بنسبەت تۆماری دەنگدەران جەنابەت دەزانی لە یاساکە باس لە دوایین ئاماری وەزارەتی با بڵێن پلاندانانی عێراق کە جیهازی ئیحسائی مەرکەزی کە لە تا کۆتایی 2019 کە ئەوان ڕایانگەیاندووە تقریباً هاوڵاتیانی عێراقی 45 ملیۆنن 25 ملیۆنیان لەوانە دەنگدەرن بە ئیزافەی مەوالیدێک کە ممکنە لە 600 تا 700 هزار هاوڵاتی تازە بچێتە سەر لەم ڕێژەیە زیاتر لە 70% هاوڵاتیان با بڵێن بتاقەی بایۆمەتریان هەیە یعنی پرۆسەی بایۆمەتری نەوەستاوە چەند ساڵە وەکو پرۆسەیەکی نیشتیمانی بەردەوامە دەمێنێ ئەو ڕێژە تازەیە یا ئەو ژمارە تازەیە کە ئیزافە دەبێ بێشک با بڵێن ئەوە بە تایبەتی بۆ هەندێک لە دەنگدان بۆ نمونە دەنگدانی دەرەوە حەسری کردووە پرۆژە پێشنیارکراوەکە دەڵێ دەبێ بە بایۆمەتری بێ و هاوڵاتی دەنگدەری دەرەوە لە ناوەوەی وڵات دەنگ بدامانەی هەڵبژاردن لە دەرەوەی وڵات ئەنجام نادرێت بۆ ئەنجومەنی پارێزگاکان تەنها ئەتیماد لەسەر ناو وڵات دەکا بۆیە ئەوەی کە گوزەر دەکا ئەو جهودەیە لەو 6 مانگ 7 مانگەی کە هەیە ئێمە چەندی تر دەتوانین پسوولەی بایۆمەتریە ئەو کارتی بایۆمەتری دەربێنین بۆ ئەو دەنگدەرانێکە ئەوە معلومیشە بەپێی زانیاریەکانی من زیاتر لە نزیکەی ملیۆنێک بتاقەی بایۆمەتریتر تەواو بووە وەکو بەیانات هەمووی تەواو بووە تەنها حکوومەت پێویستە بودجە دابین بک بۆ ئەو شەریکەیە کە تەبعی ئەو بتاقانە دەکا و بەگەڕانەوەی ئەو بتاقانە ژمارەکە زیاتر دەبی ئەگەری هەیە هەتا هەڵبژاردن ئێمە بگەین بە حدودی 20 ملیۆن 20 ملیۆن دەنگدەر لە ئەسڵی 25 ملیۆن ئەوانە بتاقەی بایۆمەتریان دەبێ و لەسەر کۆمسیۆنەکە معالەجە بۆ ئەوانی تریش بە تایبەتی لە یاساکە باس لە دەنگدەری ئاوارە دەکا دەبێت جهودی ئیستثنایی بکرێ بۆی ئاوارەکان تەنها بە بایۆمەتری دەتوان دەنگ بدەن ئەگەر مەراکزیان لە شار و شارۆچکەکان بۆ بکرێتەوە ئەو کاتە دەبێ حقیقت جهودی ئیستثنایی هەبێ بۆی بایۆمەتریان هەبێت چکە بەبێ کارتی بایۆمەتری ناتوانن دەنگ بدەن و دەنگەکانیان دەفەوتێ بەڵێ بەڕێز هەوگرچەتەوە سەرۆکی تۆڕی شەمس زۆر سپاس لە سلێمانیەوە لەگەڵ کوردستان 24 بووی